پێش دەستپێکردنی دادگای دێریک شۆڤێن و پۆلیسی پێشی مێناپۆلیس ئەنجومەنی نوێنەران یاسای دادپەروەری جۆرج فلۆیدیان پەسەند کرد و لە ئێستاشدا ئەنجومەنی سینات ماوە کە بڕیار لەسەر یاساکە بدات. ئێمە نابێت بە هەڵەدا بچین کە سزای تاوانباری ئەم کەیسە وەک بەڵگەیەک سیر بکەین وەک ئەوەی کێشە هەمیشەیەکانی پۆلیس چارەسەر کراوە یان وابزانین ئەو دابەشبوونەی نێوان پۆلیس و ئەو کۆمەڵگایی خزمەتی دەکەن چارەسەر کراوە. وانە. شۆمێر و یاسادانەرانی دیکەی دموکرات داوای گۆڕانکاری لە یاساکانی پۆلیسدا دەکەن وەک هەڵوەشاندنەوەی پارێزبەندی پۆلیس و دروستکردنی داتابەیسێک لە ئەفسەرانی پۆلیس و سکاڵاکانی دژیان. هەروەها سێناتۆری کۆماریەکان ڕێکسکات کە خۆی لایەنگرێکی قورسی پۆلیسیشە لەم هەفتەیەدا لە بەرنامەی دەستوێک لە کەناڵی ABC داوای بەرپرسکردنی زیاتری پۆلیسی کرد. بەڵام من پێم وایە ئێوە بە شەفافەتێکی زۆر دەست پێ دەکەن و وابزانم ئێوە هەمان شت دەکەن کە من وەک پارێزگار کردومە تۆ لەگەڵ پۆلیسدا دانیشەوە بڵێت چی بکەین بۆ ئەوەی شتەکان باشتر بێت. باشە بۆچی هەندێک لە پۆلیسەکان لەوانی دیکە باشترن؟ بۆچی هەندێک لە بەشەکان لە هەندێکی تر چاکترن؟ نەک بڵین هەمویان کاری هەڵە دەکەنەوە هەندەریش بین بۆ ئەوەی خەڵک ئەرکی خۆیان جێبەجێ نەکەن. گرێکار سەرۆکی توێژینەوەکانی بەشی ئەفریقی ئەمریکی لە زانکۆی هەوار لە واشنگتۆن داوای پێداچوونەوە بۆ یاسای پۆلیسەکە لەسەر ئەنسەری ئەمریکادا. بۆ نمونە بینیمان لە کاتی دادگایی فلۆیددا چی ڕوویدا کاتێک کە کەسێکی تری ناوچەی مینیاپۆلیس لەلایەن ئەفسەرێکی پۆلیسەوە کوژرا. ئەو ئەفسەرە دەستی لە کارەکەی کێشایەوە. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەو کەسانە بیانەوێت ئایا دەتوانن لە بەشێکی دیکەی پۆلیسدا کارێکی نوێ دەست پێ بکەن؟ بۆیە شەر هیچ نەبێت بەشێک لەم داتابەیسە نیشتیمانیانە وا دەکات بیان و نەدرێتە دەستی دادگاکانی پۆلیسی ناوخۆ و بڵێن ئێوە نەمانزانی یان ئێمە پشکنینمان نەکرد و لەم قسانە. بۆ ئێوە بزانم ئەمە کارێکی پێویستە و دووبارە دروستکردنەوەی پۆلیس ئێمە باسی چاکسازی ناکەین ئێمە باسی دووبارە دروستکردنی پۆلیس دەکەین. ئەنجومەن و یەکێتیەکانی پۆلیس لە پشتیوانی ئەندامەکانی خۆیاندا بەرەنگاری داتابەیسی نیشتمانی و هەوڵەکانی تری چاکسازی دەبنەوە. جیمز کرێگ سەرۆکی پۆلیسی دیترۆیت دەڵێت کە پۆلیس پێویستی بە پشتگیری کۆمەلگا هەیە و لە ئێستادا ئەو وەرەی دابەزیوە. کاتێک تۆ باسی کەمکردنەوەی خەرجەکانی پۆلیس دەکەیت قسە لەسەر ئەو پیاوە باش و ژنە باشانە ناکەیت کە لە دەرەوە بە شێوەیەکی دروست کارەکانیان دەکەن و کەس پاڵپشتیان ناکات. بۆیە پۆلیسەکانە هەست بە پشتیوانی ناکەن و خەریکن کارەکانیان بەجێ دەیاڵن. سەرکەوتوو بن لە هەوڵدان بۆ دووبارە دامەزراندنی گروپێکی نوێ لە پۆلیسەکان بۆ پڕکردنەوەی ژوێنەکانیان. بەڵام لە ئێستادا یاسای چاکسازی پۆلیس کە لە ئەنجومەنی سیناتدا بە شێوەیەکی بەرامبەر لە نێوان کۆماری و دموکراتەکانە دەنگی لەسەرە بەهۆی دژایەتی کۆماریەکان و ڕایگیراوە. هەروەها شۆڤێنێش کە لە زیندانێکی ئەمنی نزیک مێناپۆلیسدایە لە مانگی 6دا بڕیارە حوکمی کۆتاییەکەی بدرێت.